ئێمە دەمانوێت قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە بکەین بزانین پلانی وەزارەتی کارەبا چییە بۆ ئەوەی لە قۆناغەکانی داهاتوو زیاتر گرنگی بۆ بابەتە بدێت و ئەو کۆمپانیانەی یاخود ئەو وڵاتانەی کە دەوڵەمەندن بۆ بابەتەی کە بێن لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن. ڕەوا محەممەد ئەمین بڕێبەری وزە نوێبووەکان لە وەزارەتی کارەبا لەگەڵمان دەبێت. زۆر بەخێر بێی. پلانی وەزارەت بۆ پێشخستنی ئەو سێکتەرانە چییە و هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەوەی دەست بە و پلانە بکرێت کە باسم کرد تاوەکو 2028؟ بەنسبەت پلانی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ پلانەکەمان هەیە و پلانەکە بەشێکی هەر لە جێبەجێکردنە لەم کاتە و بەشێکی زۆریشی ماوە و وەکو بەڕێزت ئاماژت پێکرد کە ئێمە بڵێن پلانەکەمان و ئامانجەکەمان ئەوەیە کە تا 6 ساڵی داهاتوو تا 2028 بگەینە ڕێژەی نزیکەی نیوەی بەرهەمێنانی کارەبا لە سەرچاوە خاوێنەکان بێ، سەرچاوی وزەنیێبووەکان بێ. دەرەنجامی چی بوو کە بیرتان لەوە کرد و تاکو 2028 ئێوە بتوانن ئەو قۆناغا باشە بڕن کە دەکرێت بڵین 150 کارەبا لە ڕێگەی وزەی پاک و وزەی خۆرەوە بەرهەم بێن؟ ئەوە هەنگاوێکە کە هەموو دنیا بەرەو ئەوان جامە ئەڕوا، ئێمەش خۆمان جیا ناکەینەوە لە هەموو دنیا، بەعکسەوە ئێمەمانوێت لەوانیش پێشکەوین ئەگەر پێمان بکرێ. ئەو پلانش کە باسم کرد و ئەو ژمارەی کە بەڕێزت باست کرد کە نزیکەی 3000 مێگاوات تەنانەت لە وزەی خۆر پلانی بۆ دانراوە تا 6 ساڵی داهاتوو. هۆکەی ئەوەیە یەکەم جار کە حکوومەت ئەو نیازەی هەیە نیازی ئەوەیە کە سەرچاوی وزەکان بەرەو پاکی بڕوا، بەرەو خاوینی بووە، بەرەو ئەوەی کە دۆستی ژینگە بێت بۆ سەلامەتی گشتی بۆ لەبەرەوەی وزەی خاوین بڵێن داهاتووی هەموو وزەیەکە لە دنیا. ئێمە ببوورە ئێمە توانین کەڵک زیاتر لە وزەی نوێبەوە وەگرین یاخود وزەی خۆر خۆی بە پێی شوێنە بە پێی لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان وزەی خۆر بەڕاستی لە هەمووی سەرکەوتووترە، خۆرێکی باشمان هەیە لە ساڵەکە زۆربەی ڕۆژەکان خۆرە، هەتا لە زستانیش بڵێن چەند ڕۆژێک نەبێت کە هەور و بارانە، بەڵام ڕۆژەکانی تر لە وەرزی زستانیش هەر هاوینە. بۆیە ئەمە بڵێن زیاتر چاومان لەسەر وزەی خۆرە و ئەمانەوێت زیاتر سوود لە وزەی خۆر وەرگین. باشە ئەم کارەبایە کە زیادی یەکەنەوە لە ڕێگەی وزەی خۆرەوە دەچێتە ناو تۆڕی نیشتیمانیەوە بۆ ماڵانیشە باچێتە ناو تۆڕی کارگە و کۆمپانیا و بازاڕ هەموو کەسێکە، چونکە ئەوە بێتە بەشێک لە تۆڕی کارەبای نیشتیمانی. سەرچاوەکان لە هەر شوێنێک بێ دوای هەر ئەچێتە ناو یعنی بڵێن تۆڕەکە و هەموو کەسێک دەتوانێت لە ڕووی خەرجیەوە چۆنە، ینی خەرجی بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆر یاخود وزەی پاک چۆنە؟ خەرجیەکەی ئەوەیە تۆ لە بدایەتی دروستکردن و دانانەکەی پێویستت بە بودجەیەک هەیە، بەڵام بۆ ئیش پێکردن و بۆ چاکسازی ئەو جۆرە وزانە ئەتوانین بڵێ سفرە بەرەوەی ئەو سوتەمەنی ناوێت پارچەی تیانیە کە جوڵە بکات و تووشی کۆنی بێت و تووشی بڵێن شکاندن بێ، بۆیە خەرجیەکەی بەس لە بدایەتە لە سەرەتایە کە دایدەنێ کە بڵێن ئەو جۆرە وزگانەوە تابەتی وزەی خۆر باسەکەم لە دانانەکەی ڕاستە خەرجێکی لەوانەیە بەرزی هەبێ، بەڵام بە درێژانی هەر مێگاواتێک تەکلیفەی لە کوردستان لە بینی 700 تا 800 هزار دۆلارە دانانی. چ وڵاتێک لەسەر هێڵە بۆی بێ هاوکارمان بن، ینی کۆمپانیا گەورە وەکو وڵات نییە، بەڵام ئێمە پەیوەندیمان لەگەڵ زۆر کۆمپانیا هەیە و هۆیەکی تریش کە ئەو پلانەمان هەبوو کە ئێمە سەر و 3000 مێگاوات زیاکەین، ئەوەیە کە خواستی کۆمپانیا بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان زۆرە. ئێمە ڕۆژانە لە وەزارەتی کارەبا میوانمان دێ کە نوێنەری کۆمپانیاکان و بە زۆر بڵێن بە حەماسەوە باسی ئەو جۆرە پرۆژانە ئەکەن و پێیان خۆشە کە لە هەرێمی کوردستان کارەبا بڵێن لە ڕێگەی وزەی خۆر دابنێن و وەکو وەبەرهێنەر لە کوردستان ئیش بکەن. کوردستان جگەلەوەی کە خۆری زۆرە بڵێن پلەی گەرمای زۆر نییە، چەند مانگێکی هاوی نەبێ ئەویش لە دەشتەکانە، پلەی گەرما کاریگەریکی زۆرە لەسەر وزەی خۆر. ئەو پەنەڵانی کە وزەی خۆر گۆڕن بۆ کارەبا ئەگەر پلەی گەرما زۆر گەرم بێ بڵێن کەفاەتی دا ئەبەزێ و گۆڕینی بۆ کارەبا زعیفتر و لاوازترە بێ، بەڵام وەکوتم لە زستانە خۆی زۆر باشە لەبەرەوەی دنیا ساردە، بەڵام ئەکەوێتە سەر بوون و نەبوونی تیشکی خۆرەکە. بڵێ
باشە ئێستا با بڵێن لە ڕووی بەرهەمهێنانی کارەباوە لە ڕێگەی وزەی خۆر و وزەی نوێبووە چەند کارەبامان هەیە؟ من حەزەکەم بەس تێبینیەکی بچووک لەسەر ئەو ژمارانەی کە بەڕێزت پیشانتدان بۆ بینەران دوو ژمارە هەیە حەزەکەم بینەر فەرقەکەی بزانێ. ژمارەیەکیان ئەوەیە ژێرخانی کارەبا قەبارەکەی چەنە، یعنی ئەو قەبارەی کە دانراوە. ژمارەیەکی تر هەیە ئەو بەرهەمهێنانی کارەبا بە چ قەبارەیەکە لە چه ئاستێکە. بەڕاستی دوو ژمارەی جیاواز بەرهەمهێنان و بەکارهێنان مەبەستە؟ یعنی با بڵێن قەبارەی ژێرخانەکەی، یعنی چەند محەطەی کارەبایی دانراوە بەڵام چەندێکی بە فعلی ئیشەکە و کارەبا بەرهەمهێن. ئەو دوو ژمارەیە فەرقیان هەیە. تقریبا لە هەرێمی کوردستان ژێرخانەکەمان نزیکەی 7000 مێگاواتە، بەڵام بەرهەمهێنانی کارەبا نزیکەی 3500 مێگاواتە. ینی نیوەی قەبارەکە ئێمە ئەتوانین بەکاری چیە کە دوو هۆکاری سەرەکی هەیە. یەکەمیان ئەو سوتەمەنیەی کە هەمانە زۆر کە بڵێن زیاتریشی غازی سروشتیە بەشی ئەو هەموو وێستگەیە ناکە لەم کاتەی ئیستا. هۆکاری دووەمیشی ئەوەیە هەندێک وێستگە هەیە لە چاکسازی و چاکردنن، هەندێکیان کۆنن پێویستیان بە چاکسازی و چاکردنەوەی بتوان ئەوانیش کارەبا بەرهەم بێنن. ئەم وزەی خۆرە کە کارەبای لێ بەرهەم دێ دەتوانێت کۆنتترۆلی ئەو کارگە گەورانەی وەکو شیش و ئاسن و ئەمانە بکە؟ وزەی کارەبای کە لە خۆرەوە دەسمانەکە هیچ فەرقی نییە لەگەڵ هیچ کارەبایشکی کە ئەچێتە ناو تۆڕ مێگاواتەوەریەک هێزە دەدات. مێگاوات لەم لا وەکو مێگاوات لەولا هیچ فەرقیان نییە. فەرقەکە لەوەیە وزگەکانی وزەی خۆر بەس بە ڕۆژ ئیشەکەن. لە کاتی خۆر بوو کە خۆر هەیە کە تیش خۆر هەیە ئەتوانێت وزەی کارەبا بەرهەم بێنێ و دروستکە. فەرقەکە لەوەیە ئەگیان مێگاواتی ئاو و کارەبا ئاو خۆر و غاز هەمووی وەکو یەک وایە. زۆر باشە. ڕەوا محەممەد بەڕێوەبەری وزە نوێبووەکان لە وەزارەتی کارەبا سوپاس کە لەگەڵمان بوویت. سپاسی وەرزتان دەکەم.